باش ئەچینە لای یەکەم بابەتی ئەمڕۆی کورسان مەگەزین کە وەک یەکەمین ئەزمموی بەخشینی خەڵات ڕێکخراوی ماڵی ژن خەڵاتی کەزی بەخشی بە کۆمەڵێک هونەرمەند جا شێوازی خەڵات بەخشینەکان بەم جۆرە بوو لە باکوور لە باشوور لە ڕۆژهەڵات لە ڕۆژئاوا تا هەموو کوردستانی گەورەی تێدا بوو جا بۆ گفتوگۆکردنی زیاتر سەبارەت بە ئەم خەڵاتانە بابزانین ئەم خەڵاتانەدا بەشکران بەسەر کامە هونەرمەندە و کۆمەڵێک شتی دیکەش هەیە بێگومان پرسیاری دیکە هەیە کە لێ بکەین میوانداری خات و ڕووبار یوسف کە بەڕێوەبەری ڕێکخراوی ماڵی ژنە بە شوەیەکی ڕاستەوخۆ لە نەرویجەوە لەگەڵ ئێمایە خات و ڕووبارم کاتەوە باش بێت و زۆر سپاس بۆ تۆ بەخشینی کاتی خۆت بە ئێمە. زۆر سپاس بۆ ئێوە سڵاو لە بینەران و بیسەرانی کورسات. زۆر سپاس بۆ تۆش. خات و ڕووبار پێوان بڵێ بەخشینی خەڵاتی کەزی کەدا بەشکرا بەسەر چەند هونەرمەندێکە ئەو هونەرمەندانە چی بوون و بۆچی بەسەر ئەوانەدا بەشکرا؟ زۆر سپاس بۆ بەسەرکردنەوەکەتان بۆ گرنگجینا بابەتەکە. دیارە ئێمە وەک ڕێکخراوی ماڵی ژن ڕێکخراوێکی کللتوری کە لە لیلە سترۆم کۆمونە کە دەتوانم بڵم لە ئۆسلۆ نزیک ئۆسلۆیە شوێنەکەمان لەوێدا مەزراوی نزیک بە 2 ساڵێکە تەمەنمان بەڵام تەمەنێکی بچووکمان هەیە بەڵام کارێکی زۆرمان کردیان. ئەم ساڵەکەش وا بڕیار بوو دوای ئەوەی کە ئەم کارە سات و هەژەندە ڕووی لە ڕۆژهەڵاتی ڕۆژئاوای کوردستان و ڕۆژهەڵاتی کوردستان کرد. بەڕاستی بەتایبەت بڕێنی کەزی کچە شەروانێک بۆ ئێمە کاریگەریەکی زۆری لەسەر ئێمەی ژندانە لە هەموو دنیا ینی ئەوە بۆ هەموو دنیا هاتە جواب لەسەر کەزی کچە کوردێک کچە شەروانێک ترەوە بۆ ئێمە بیرمان کردەوە کە ئێمە بۆ ئەوەی ئەو کارە ساتە گەورەیە هیچ کاتێک ئێمە لە بیری نەکەین کە چ زوڵمێک بەسەر ژنی کورددا هاتیە بڕیارماندا کە خەڵاتێک ئامادە بکەین بۆ 4 پارچەی کوردستان واتای بۆ کوردستانی گەورە بۆ ئەو مەبەستەش ینی بتوانین هەر پارچەی یەکێک لە هونەرمەندێک بەشداری بکاتن یاخود چالاکوانێک یاخود کەسێک کە ڕۆژێک لە ڕۆژان خزمەتێکی بە کوردستان کردبێ. ئیترەوە بوو ئێمە بەڕاستی بۆ هەر 4 پارچەی کوردستان 4 خەڵاتمان داهێنا بەنای خەڵاتی کەزی ساڵانە ئەو خەڵاتە لە ڕۆژی شەهیدکردنی شەهید دەنیز و هاوڕێکانی ئێمە پێشکەشی کوردستانی گەورە دەکەین 4 کەس هەڵدەبژێردرێ مەرج نییە بەس هونەرمەند بن بەڵام گرنگەوەیە کەسانێک بن کە خزمەتیان بە هونەری کوردی بە دۆزی کورد بە ڕەوەندی کوردی کردبیتن لە هەر 4 پارچەی کوردستان. خات و ڕووبار ئەوەی کە من بینیم لە پەیجێکی خۆتانە کە بڵاوتان کردبەوە لە باشووری کوردستان 2 هونەرمەند یاخود با بڵین 2 کەسایەتی خەڵاتی وەرگرت و بۆچی ئەم جیاوازێ بۆچی لە باشوور 2 خەڵات بەڵام لە با بڵین بەشەکانی دیکەی کوردستان تەنها 1 خەڵات بوو؟ زۆر ڕاستە من هەتا ئەو شەوەش لە شەوە ئاهەنگەکەش ئاماژەم پێکرد کە بۆ ئەوەی نەوەک بڵێن مەسەلەن ڕووبار کە خۆی بەڕێوەبەری ڕێکخراوەکەی خەڵکی باشووری کوردستانە 2 باشووری تێدایە کە بەڕێز هونەرمەند حەسەن گەرمیانی و پەیمان عومەر ڕاستیەکەی ئێمە پلانی خۆمان هەیە ساڵانە لە یەکێک لە پلانەکانمان ئەوە بوو کە ئێمە ئەم 2 هونەرمەندە بانگ بکەین بەیەکەوە ئێوارەیەکی کللتوری ساز بکەین و چەپکە گوڵی خۆشەویستی وەفا و ڕێزیان پێ بدەین کە چەند ساڵە ماندوون یعنی ئێمە پێشتر پلانماندا نبوو کە ئەو شەوە ئاهەنگە بکەین بەڵام هەروەکو لە سەرەتاش ئاماژەم پێکرد دوای ئەوەی ئەو کارە ساتە گەورە بەسەر میلەتی گەلی کورد داهات و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوای کوردستان ئیتر پلانەکەمان گۆڕی ئیتر بۆیە ئەوان خۆیان پێش هەموو کەسێک ئەوان بانکهێشت کرابوون بۆ ئەو شەوە ئاهەنگە ئیتر دواتر گۆڕانکاریمان بەسەر شەوە کللتوریەکە یاخود با بڵێن ڕێزلێنانەکە هێنا کردمان بە ڕێزلێنان بۆ کوردستانی گەورە ناومان لێنا خەڵاتی کەزی. دڵیان بۆ ئەو ڕۆژە ئامادەکاریتان کردبوو بۆ ڕۆژی دابەشکردنی خەڵاتەکان پێم بڵێ لە ڕۆژی دابەشکردنی خەڵاتەکان هەموو شتێک بەو شێوەیە بەڕێوە چوو کە ئەتانویست؟ بەڵێ بە دڵنیاییەوە ڕاستەکەی مەچاوڕوانمان نەدەکرد خەڵکەکی ئاوا زۆر بێتن بەڵام یعنی ڕێک 28/2 ڕێک ئەو ڕۆژە بوو کە ئەمریکا لە ئێرانیشیدا ئیتر ئەوە بوو کە خەبەری ینی کوشتنی یاخود بابرێن مردنی خامنەی سەرۆکی ڕۆحی ڕابەری ئێران بڵاو بۆ ئەو شەوە دیار بوو خەڵکەکی زۆر ینی بەڕاستیەتە لە ئۆسلۆش ئاهەنگی خۆشیان دەجێڕا لەبەرەوەی هەمومان دەزانین کە گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆن لەژێر دەسەڵاتی ئەو ڕژێمەدا مەسەلەن تووشی
تووشی ئەو هەموو دەربەدەری و چەسانەوە بوونەتەوە کە تاقە مافەکانی خۆیانە ناتوانن ژیانی لێ بکەن. ئیتر خەڵکەکی زۆر یعنی ڕووی تێکردی نەوشەوە هاتن ئاهەنگی خۆشیان لەگەر ئێمە جێڕا لە بەرەوەی کە زانیان خەڵاتەکە تایبەتە بە باکوور و باشوور و ڕۆژهەڵات و ڕۆژاوە. خەڵکێکی زۆر هات ئەوشەوە بەڕاستی زۆر زۆر جێگەی دڵخۆشی بوو، هەموومان زۆر دڵخۆش بووین. کەواتە خات و ڕووبەر ئەتوانین بڵین بۆ ساڵی داهاتوش بە هەمان شێوە دابەشکردنی خەڵاتی کەزی لەلایەن ئێوە بەڕێواچێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە هەر ئەو شەوە ئێمە خۆمان ینی لەبەرەوەی خەڵاتی کەزی ساڵی یەکەمیتی هەموو کارێکیش تۆ کە ساڵی یەکەم دەستی پێ دەکەی بە دڵنیایەوە کەم و کورتی خۆی دەبیتن، ینی هەروە ئاسانیە تۆ ئەو پرۆسێ ئەوە بە ئاسانی بەڕێوە بچیتن. بۆیە ئەمە ینی هەر ئەو شەوە ئاگاداریمان کرد بڕیارماندا کە لیژنەیەکی پرۆفیشناڵ لیژنەیەکی ئەکادیمی پێک بێنین کە لیژنەکە لە 5 کەس پێک بێ. ئیتر بڕیار وایە ینی ساڵی داهاتوو بە شێوازی کاندید یعنی هەر ئەوانە بێ هەر کەسە هەڵبژێردرێ و بڵێن ئەمە خەڵاتە پێشکەش دەکرێت بۆ بڕیار وایە لە ساڵی داهاتوو بە شێوازێکی ئەکادیمی بە شێوازێکی پرۆفیشناڵ ئەو کەسانە هەڵبژێردرن کە شایانی ئەو خەڵاتەن پێیان بدرێتن کە خەڵاتی گەورەی کوردستانەوەتە خەڵاتی کەزیە. کەواتە ڕێکخراوی ماڵی ژن خۆی لە چیا بینێتەوە و ئەوێت خزمەت بە کامەلایەن بکات؟ ئێمە بە دڵنیاییەوە پێش هەر شتێکمە خزمەت بە گەلی کورد دەکەین. کەواتە ئامانجی ئێوە چییە؟ بەڵێ خزمەتکردن بە گەلی کورد و لە ناویشیدا ژن لەبەرەوەی ژن کاتێکە دێتە دەرەوەی وڵات بە تایبەت دایکە تەنیاکان ئەو دایکە تەنیانە تووشی زۆر کێشە و ینی پێدانی زانیاری دروست دەبنەوە. ئێمە هەمیشە هاوکاری ئەو ژنانە دەکەین کە بەردەوام لێرە تووشی کێشە دەبنەوە مەسەلەن زۆر جارن لەلایەن حکوومەتی نەرویزە و مناڵەکانیان لێ دەبردرێ بەهۆی ئەوەی کە کێشەی لە پەروەردەیدا هەیە چکە پەروەردە هەمیشە تووشی بەریەک کەوتنی کللتور دەبیتن چکە دوو کللتوری جیاوازین ئێمە ئەومان لەبیر نەچێ کاتێک کە تۆ بە کللتوری خۆت مناڵەکەت پەروەردە دەکەی لێرە ئەوان بە شێوازێکی کە خوێندنەوەی بۆ دەکەن بۆ زۆرێک بەداخەوە لە خێزانەکان کە دێنە ئەسکەندنافیا بە تایبەت نەرویج مناڵەکانیان لە دەست دەدەن. ئیتر ئێمە یەکێک لەو ئامانجانە هۆشیارکردنەوەی خێزانەکانە پێدانی زانیاری تەندروستە چونکە خۆشمەر لەو کەرتە کار دەکەم بۆی بەردەوام من ئێمە کورسی تایبەت بۆ ئەو خێزانانە دەکەینەوە کە بتوانن زانیاری دروست وەربگرن. و ئێمە بەڕاستی بەتەنیا لێرە لە نەرویجەوە ناوەستین ینی هەتا ئێستاخێرێکی کردنەوەی لقێکین لە کوردستانی تر بە دڵنیایەوە کارەکانمان بەرەو کوردستانیش دێنین. یەکێک لەو شتانە ناردنەوەی کەلوپەلی پێویستی خاوەن پێداویستە تایبەتەکانە. نەرویج وڵاتێکی زۆر دەوڵەمەندە بۆ ئەوەی خزمەتی خاوەن پێداویستی تایبەت بکاتن بۆیە کەلوپەلی خاوەن پێداویستی تایبەت یەکجار زۆر هەیە لێرە یعنی بە شێوازی بە بەلاش دەتوانین برین ئێمە وەری دەگرین لەلایەن ڕێکخراوەکەمانەوە و یەکێک لە ئاماجارە سەرچیەکانمانەوەی ناردنەوەیەتی بۆ کوردستان و لەوێ دابەشکردن بەسەر خەڵکی فەقیر و هەژار. ڕێک منیش ویستم ئەو پرسیارە و لەکەوتم بزانم تەنها کار و چالاکیەکانیان لە ئۆسلۆ لە نەرویج ئەمێنێتەوە یاخودەوە تا یانە کوردستان و خزمەتکردنیان بۆ کوردستانیش ینی لە ئێرەش بەرداوامیە بێت و جێدەستان دیارەوەی بەڵام بە خۆشحاڵی وەڵامەدایەوەکێنەوە بۆ کوردستان و لە ئێرەش کار و چالاکی تانەبێت ئەی بڕیار نیە لە ئێرە لەختان هەبێت بە هەمان شێوە؟ بەڵێ بتێ نەگەیشتم بگورە دووبارێکەوە دەنگەکەت بچڕا. بڕیار نییە کە لە کوردستانیش بە هەمان شێوە لەقتان هەبێت؟ بەڵێ بەڵێ بە خۆشحاڵیەوە بە دڵنیاییەوە ئێوەش بانکێش دەکەین خۆشحاڵیەوە. تۆزەک ئەو شەڕ و ئەو داخستنی مەتاڕشتە بۆ هۆکار دەنا بڕیار وابوو بۆ نەورۆز من سەردانی کوردستان بکەمەوە بێمە ڕێکخراوەکە لەوێ ینی کردنەوەیەکی بۆ بکەین لەوێ ئیعلانی بکەین و ڕاگەیاندنەکانیش بانکەین خەڵکێکی زۆرش بانکەین. ڕێکخراوەکەمان دەبێتە ڕێکخراوەکی ئینتەرناسیۆناڵ قەچی لە سلێمانی دەکەینەوە یەکەم هەنگاو و یەکەم وێستگەمان سلێمانیە بۆ بتوانین خزمەتی شارەکانی دەوروبەری سلێمانی و دەوروبەری ینی هەتا لە هەولێر لە کەرکووک ینی لە هەموو شارەکان نەگی ینی تەنها بەس بڵین سلێمانی بەڵام ڕەنگە سلێمانی بەهۆی ئەوەی کە خۆم مەسەلەن کاتی خۆی لە بەژیاوم و پەیوەندی کۆمەڵایەتیەکان و ئەو هاوڕێیانێک کە بە دڵخوازانە بەخۆ بەخشانە دەیانەوێت کار بکەن زیاتر پەیوەندیم لەگەڵوان هەیە تر لە ڕێگەی کۆمەڵک هاوڕێ ئازیز و خۆشەویستە و بڕیاریاندایە کە بەخۆ بەخشی کار بکەن بۆی بتوانن ئەو ڕێکخراوە لەوێندەریش بکەوێتە سەر پێ و بتوانین خزمەتی ژنی کوردی پێ بکەین. کەواتە خات و ڕووبار کە هاتنەوە بۆ سلێمانی و ڕێکخراوەکەتان کردەوە ئێمەش لەبیر نەکەی ها کورسات مەگەزین. بە دڵنیاییەوە بەڵێم بی ئەوە یەکەم کەسن کە داوەتتان دەکەین بە خۆشحاڵیەوە ئەو کاتە ڕۆی یەکدادەنیشینەوە دەتوانین بەرنامەی خۆش ساز بکەین.
بە خۆشحاڵیەوە خات و ڕووبەر لە پەیجەکەتانە چالاکی زۆر جیاوازم بینی چالاکیەکانیش با بڵێن وەکوکردنەوەی کۆرس بۆ گۆرانی و میوزیک هەروەها دروستکردنی بەردی سروشتی کە ئامان زۆر زۆر سەرنجڕاکێش بوو لە لای من ئەم کورسانە ئێوە وتان تەنها لە دەروی کوردستانە کەواتە لەگەڵ گەڕانەوەتان بۆ کوردستان لە هەمان کاتیشە ئەتوانم بڵێن کە ئەم کورسانەش ئەگەڕێنەوە بۆ کوردستان لەگەڵ خۆتانە؟ بڵێ بە خۆشحاڵی بە دڵنیاییەوە یەکێک لە شتانە کە بەڕاستی ئێمە ئێستا لێرە مەسەلەن کورسی سازی کوردی ساز و دەفمان هەیە نزیک 50 خوێندکارمان هەیە کە سازەکە نزیک ساڵێکە وڵا ساڵێک شتێکە دەفەکە تازەیە 3 مانگێکە کردومانەتەوە و خوێندکارەکانمان ئاستەکی زۆر باشیان هەیە لە هەمان کاتدا ئەوەی کە سەرنج ڕاکێش بوو ساڵانە لێرە ڕێکخراوەکان کۆ دەبنەوە هەر کەسە و لافیتەیەک بەدەستەوە دەگری دەنووسی مەسەلەن من وەک ڕێکخراوی ماڵیژن ئەتوانم چ شتێک بە بەلاش پێشکەشی تۆ بکەم و چ شتێکشم پێویستە ئاوا لافیتەکان هەڵدەگرین بەرامبەر یەک دەڕۆین ئیتر یەکێک لە ڕێکخراوەکان نووسی بووی کە ئێمە کارگەی دروستکردنی بڵێن کەلوپەلی جوانکاریمان هەیە بەرد ینی جۆرەکانی بەرد و ناسینی بەرد و ئەشتانی تر بە خۆشحاڵی یەکسەر وەڵا ڕاستی خۆم کورسەکەم وەگر بۆی بتوانم ئەگەر فێر بم دەبێمەوە کوردستان و هەر یەکێکیش لە ژنەکان بەڵێنیدایە کە بەڕاستی پرۆفیسۆر هەدەتانم لەو بوارە زۆر زۆر زیرەکە ئیتر بەڵێنیدایە بێ یەک مانگ لە کوردستان بمینێتەوە لەوێ بتوانین ئەو ژنانە فێری ئەو کارانە بکەین بۆ ئەوی دواتر کە مەسەلەن ئێمە دەگەڕێنەوە ئەوان بتوانن ئەوە بکەن بە کاری دەستی و بتوانن بژێ ژیانیان پێدابین بکەن چکە یەکێک لە کارەکانی ئێمە ئەوەیە ئێمە ژنەکان هەر ئاو بەجێنەیاڵین کاتێک کە کۆرسیان بۆ دەکەینەوە بۆ نمونەگەر 30 ژن بەشداری ئەو کۆرسە بکە بەلایانی کەم 10 ژن بتوانیتن دوای ئێمە ینی ئیش وەرگێ دەستی کار بۆ خۆی پیاکە چکە هەندێک شت هەیە لێرە بەڕاستی نوێیە ئەمە دەتوانین ئەو هاوکاریانە لەگە خۆمان بینینەوە کوردستان بڕاستی ینی چۆن دەڵێ دڵم تەفەتەب دەکە بۆی بگەڕێمەوە کوردستان بتوانین ئەو ڕێکخراوە لەوێ سەر پێ بخەین بە زووترین کات تەنها ئیشە ئیداریەکانی مایە بەداخەوە کە ئیشە ئیداریەکانمان زۆر زۆر تاخیر بوو دەبا زۆر لە مێژ ینی هەندێک ئیش هەبوو بکرا بە بەڵام ئیشەکانی ئیداریمان تۆزێک تەخیرمان دەکەن هیوادارم زۆر زوو کە ئەوانش ئەو بەرنامە ببینم بزانن ئامانجی ئێمە چێ و زوو بەڕێمانکەن و بتوانین ڕێکخراوەکە بکەینەوە کۆرسانش بکەینەوە لە کوردستان. هیوادارم زۆر بە زوویی بە سەلامەتی بگەڕێیتەوە بۆ کوردستان و ئەم جارای من پێتەڵێم منە لەبیر نەچێ بۆ دروستکردنی بەردەکان چونکە ئەو بابەتیان شتێکی زۆر زۆر جوان و سەرنجڕاکێش بوو و بەردی زۆر جوانیشتان دروست کردەوە. حتما ئینجا و بەردانە ئێمە ینی هەموو ئینەرویجە ینی لێرە دەچن فێرمان دەکەن کام جۆرە بەردە ینی جوانە یان باشە جۆرەکانیان هەیە ئیتر فێر دەکەن بەڵام ئەوانەی کە من ئەو ڕۆژە دروستم کرد خۆم ڕاستی پار لە ئەفریقا بووم ئیتر لە سەفاری لە ئەفریقا ئەو بەردانم لەگەڵ خۆم هێنا هەر لە ینی مەجموعە بەردی زۆر زۆر تایبەت بوون و زۆر جوان بوون هەر نەمدەزانی چیان لێ بکەم کاتێک کە ئەو ژنانم دینی ئیتر بە خۆم چوم شتم بۆ خۆم دروست کرد ینی بۆ ئەو کەسانێک کە ئازیزن لەلام ئیتر بڕیاڕایە بە هەدیە بیان دەمێ. دەستان خۆش بێت خات و ڕووبەر لە کۆتایە پرسیارەوە لە یەکەم پرۆژە و کاری داهاتووی ڕێکخراوی ماڵی ژن چی ئەبێت؟ ڕاستیەکەی ئێمە ساڵانە دوو کۆبوونەوەی گەورەی خۆمان دەکەین پلان و بەرنامەی ڕێکخراوەکەمان دادەنێن و ئێستا مەسەلەن پلانی 6 مانگی ئەو ساڵ مەسەلەن هەتا ئێستاکە و پلانەکانمان هاتی ئێستا 8 مانگ 8 مانگە بە بۆنەی ساڵیادی ڕۆژی جیهانی ژنانەوە چالاکێکی زۆر گەورەمان هەیە کە دووبارە پەیمان عومەرمان بانک هێشت کردووە و هەروەها ینی بڵێن سنتەری دژی تونند و تیژی ژنانی نەرویج کە ئەوانیشمان بانک هێشت کردووە و هەروەها خانمێکیکەیە کەویش خەڵکی باکووری کوردستانێکی ڕۆژهەڵات و بخۆشم خەڵکی باشووری تر بڕیار وایە پانێلێک بەڕێوە ببین هەر کەسە و لەسەر قەزیەی کورد و ژنی کورد بە تایبەت قسە بکەین اینجا دوای پانێلەکە کۆمەڵک و نەرمەندمان بانک کردیە لەوێ هەم لایڤ موزیکمان دەبی هەمیش پەیمان عومەر بە دەنگە خۆشەکەی لەگەڵمان دەبی ئەو شەوە. خات و ڕووبەر زۆر زۆر سپاس بۆ تۆ کە لەگەڵمانە بوویت بە هیوای کاری زۆر جوانتر زۆر باشتر و بە هیواین زۆر بەزووی بگەڕێتەوە کوردستان و بە شەیەکی ڕاستەخۆ لە کورسان مەگەزینەوە لەگەڵمانە بیت. بە دڵنیاییەوە ئەوەشمان لەبیر نەچیتن ڕێکخراوەکەمان دەور و ڕۆڵەکی گەلێک گەورەی هەبوو بە تایبەت لەو خۆپشاندانانەی ئۆسلۆ چونکە لە مێژوو 45 ساڵەی
کورد کە لێرەیە لە ئۆسلۆ بۆ یەکەم جارە لە مێژووی نەرویست 10,000 کورد دێنە سەر جادەکان کە بەڕاستی ڕێکخراوەکەی ئێمە ڕۆڵەکی زۆر گەورە و کاریگەری هەبوو لە خۆپیشاندانانە هەموو ژنەکان ئێمە بەدەف لە پێشی خۆپیشاندانەکانەوە بێکەوە شیعاری یەکە گەلی کورد یەکەمان دەگۆتەوە بە دروشمی ژنجیان ئازادی پێشنگایەتی خۆپیشاندانەکانمان کرد یعنی هەر ئەوە نیە ئێمە بەسکاری خەری نمونەتان زۆر بێت گەلی ئێمە لە ناو دڵ و ڕۆحی ئێمەدایە پەنجەیەکی خوشک و براکانمان لە ڕۆژهەڵات لە باشوور لە باکوور لە هەرجەیەک بێ پەنجەی ئێمە لێرە بە خوێندادێ ئەو نیە ئێمەش لێرە دانیشت بین بڵێن ژیانی ئەوروپا دەکەین بە دڵ و بەجیان ئێمەش لە خەمی هەر چارپارچەی کوردستانی و خەبات دەکەین بۆ ئازادی ژن خەبات دەکەین بۆ ئازادی کورد و کوردستان هەر بمێنن بۆ کورد و کوردستان دووبارە زۆر سپاس بۆ تۆ خاتۆڕەوەەر زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بەسەرکردنەوەکەت زۆر سپاس.